قوتابخانەیە هێنانەکایی قوتابخانەیەک بوو بە خوێندنی سیستەمی ئینگلیزی لەلایەن بەڕێوەبەراتی پەروەردەی پیرمامەوە کە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و هەروەها کوردستان فاوندیشن هاوکار و هەماهەنگیان بووە کە یەکەمین قوتابخانە بوو بە تەکنۆلۆژیای نوێ کە کوردستان فاوندیشن سەرپەرشتی و سپۆنسەری کردووە لە شارۆچکەی پیرمام کراوەتەوە. دەستخۆشی لە مامۆستا نائیمە و ستافی بەڕێوەبەراتی پەروەردەی پیرمامەکەین کە لە ماوەی ڕابردوو ماندوو لە ناسانە توانیان کارکەن بۆ هێنانەکایی قوتابخانەیە و ئەمڕۆژ ئەو چالاکییان هەیە بۆ فیستیڤاڵی قوتابخانەکان و هەروەها پێشبڕکێ لە نێو قوتابخانەکان لە یادی 25 ئەیلول کە ڕۆژی ڕیفراندۆمیش کۆمەندی و ئیرادەی خەڵکی کوردستان. بەڵێ سەبارەت بە ئەمڕۆکە پیرۆزبایی لە قوتابیان دەکەین کە ئەمڕۆکە لە قوتابخانەیەکی 12 پۆلی لە شارۆچکەی مەسیف توانرا قوتابخانەی 25 ئەیلول بکرێتەوە بە سیستەمی ئینگلیزی کە بە هاوکاری و پاڵپشتی دەستگای کوردستان فاوندیشن بوو هاوکارێکی باشیان کردین لەو بابەتەوە کە توانرا ئەمڕۆم قوتابیە بۆ خزمەتی 425 قوتابی بکرێتەوە کە لە قۆناغی بنەڕاتی لە یەکتانۆیە. هیوادارین ئەم قوتابخانەیە بتە جێگای ئەوەی کە قوتابی بە سوود و بەبەرهەم بۆ وڵاتەکەمان پێشکەش بکە. هیوای سەرکەوتنیش بۆ بەڕێوەبەراتی پەروەردەی پیرمام دەخوازم دەستیان خۆش بێت. ڕۆژی 25 ئەیلول بەڕێوەبەراتی پەروەردەی پیرمام ژمارەیەک چالاکی و مەڕاستون و پێشبڕکێی جۆراوجۆرمان هەبوو. یەکێک لەوانە ئەو مەڕاستونەی 2 کیلۆمەتریەی بوو کە لە نێوان قوتابخانەکانی سنوورمان بەڕێوە چوو. ژمارێکی زۆر لە قوتابی بەشداریان تێدا کرد. لێرەدا لەو مەڕاستونە قوتابخانەی حوجرانی بنەڕەتی توانی پلەی یەکەمی بەدەستبێنی دەستخۆشی پیرۆزبایی لێ دەکەین. بەو بوونەوە ئەوە پێمان دەڵێ ئێمە لە بەڕێوەبەراتی پەروەردەی پیرمام هەموو سێکتەرەکان بەلامانەوە گرنگە لە وەرزش و لە هەستی نەتەوایەتی و لە هەموو شتێکەوە کار دەکەین و بەڵێنشماندایە بە خەڵکی خۆمان خزمەتکاری یەکە بە یەکەیان بین بۆ ئەوەی نەوەیەکی ڕۆشنبیر و پابەند بە بەهای بەرزی کۆمەڵاتی لە چارچێوەی بەها و پێگە کۆمەڵاتیەکانی خۆمان کارەکەین. بۆ ئێمە گرنگ نییە کە قوتابی لە هەر شوێنێکەوە دێ بۆ نمونە یەکەمی ئەوڕۆمان لە گوندێکی دوورەدەستەوە بووە کە گوندی حوجران بووە. دووبارە و سێبەرە بەخێر بێن ڕۆژی ڕیفراندۆم پیرۆزە لە هەموو لایەک. هەستێکی زۆر خۆش بوو کە بەدەیەم دەرچووم 2 کیلۆمەتر بەس غارماندا هەستێکی زۆر خۆش بوو. ماوەی 2 کیلۆمەتر غارماندا پلەی دووەم بەدەستانە. ئێمە لە ڕۆژێکی مێژووی و پرسگۆیی کەوا شانازیەکە بۆ هەموو گەلی کورد و کوردستان ڕۆژی ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان ڕۆژی 25 ئەیلول ئێمە هەستین بە ئەنجامدانی چالاکی ڕاکردنی بە کۆمەڵ بۆ قوتابخانەکانی سنوورمان کەوا ژمارەی قوتابخانەکان 25 قوتابخانە بەشداری تێدا کردبوو و ژمارەی قوتابیەکانیش 200 قوتابی بوو بۆ قوتابیانی کوڕ و کچی پۆلەکانی 7 و 8 و 9. ئێمە لە شێر ڕاستپاردەی بەڕێوەبەری پەروەردەمان بەڕێز مامۆستا نەعیمە هەردەم ڕۆژە پر مێژوویەکانی گەلی کورد کەوا ئەم ڕۆژە ڕۆژی ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان پێشمەرگەی کورد و کوردستان بەڕێز مەرجەئی باڵای کورد کاک مەسعود بارزانی پێشمەرگە ئاسا لە بۆ مافی گەلی کورد هەستایەوە و کەوا ڕۆژی ڕیفراندۆمی سەربەخۆی دیاری کرد. ئێمە بە خوێن ئەم ڕۆژەمان نووسیۆ و دیاریمان کرد و لە ڕۆڵەکانیشمان دەگەیەنین کەوا ئەو ڕۆژە هەردەم بە پرشکۆی و شانازی بۆ ئێمە دەمینێتەوە. وەکو تەمەن ئەمە تەمەنمان دیاری نەکرد بوو تەنیا پۆلی 7 و 8 و 9 کوڕان و کچان بوو. ڕێوا کیلۆمەترەکەش 2 کیلۆمەتر و نیو بوو بۆ هەموو قوتابیەکان و یەکەمەکان و دووەم و سێمەکان لێرە خەڵاتی خۆیان وەرگرت هەتا 13 خەڵاتی خۆیان وەرگرتووە.